راپۆرتەکان باس لەوە دەکەن پێکدادانی چەکداری لە نێوان هێزە کوردیەکان و سوپای پاسداران بە تایبەتی لە دەوروبەری سەردەشت و پیرانشار ڕوویداوە. سەرچاوە جۆراوجۆرەکان لەوان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، حیزبە کوردیەکان و دەستگاکانی ڕاگەیاندنی نزیک لە حکوومەتی ئێرانیش باسی جۆراوجۆریان سەبارەت بە پێکدادانەکان و ژمارەی کوژراوەکان و ڕادەی ئەو پێکدادانە خستووەتە ڕوو. هەڵبەت راپۆرتەکان هێشتا بە شێوەی سربەخۆ پشتڕاست نەکراونەتەوە. ji bo agahiyên bêhtir bifra û em niha diçin cem hevkarê xwe Areş Salih dem baş Areş di vê derbarê de çil cem de heye. بەڵێ ساڵح لە چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک شەڕ و تێکەڵچوونی چەکداری لە نێوان هێزە کوردیەکان و هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تۆمار کراون. یەکەمین نمونەیەم تێکەڵچوونان دەگەڕێتەوە بۆ شاری پاو لە پارێزگای کرماشان کە ڕۆژی دووشەمە 29 مانگ نزیک کاتژمێر 11 شەو بە کاتی ناوخۆی ڕوویداوە. بە پێی زانیاریەکان کە بڵاو کراونەتەوە لەم ڕووداوە لانی کەم 2 ئەندامی سوپای پاسداران کوژراون. ڕێکخراوێک بە ناوی خۆری هیوا بەرپرسایەتی و هێرشەی گرتوۆتە ئەستۆ کارناسەکان بەڵام گومانیان هەیە کە ئەم ڕێکخراوێ لە ڕاستیدا بوونی هەبێت و پێیان وایە لەوە دەچێت ڕووکەشێکی سەر سۆسیال میدیا بێت کە یەکێک لە هێزە سەرەکیەکان دایناوە بۆ هەندێک مەبەست. پەژاکی شەروەها باسی لەوە کردووە کە 4 ئەندامی و ڕێکخراوەیە لە شەڕ و پێکدادانێک لەگەڵ هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی لەبانە کوژراون. لە لایەکی ترەوە ئیمڕۆ حیزب دموکراتی کوردستان ئیران ڕایگەیاند 6 پێشمەرگەی ئەو حیزبە لە ئەنجامی تێکەڵچوونێکی چەکداری لە شەوی چوارشەممە 10 پوشپەڕ لەگەڵ هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی پیرانشار گیانیان لەدەستاوە. لەم پەیوەندی و توێژێکمان لەگەڵ حەسەن شەرەفی ئەندامی ڕێبەری حیزب دموکرات کردووە با پێکەوە بیبینین. تیمێکی 5 نەفەری پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە چوارچێوەی کار و بەرنامەی ڕێکخستن و ڕاگەیاندن و ڕوونکردنەوە و دیدار دەگەڵ خەڵکدا لە شارەکان بوون یا دیداریان دەگەڵ خەڵکی دەوروبەری شارەکە لە پیرانشار یا لە نێو شار هەبووە بەداخەوە لە ماشێنێکدا کەوتونە کەمینی هێزەکانی ڕژیم و بەداخەوە بێ ئەوەی ئەوان بەرنامەیەکی ئەمەلیاتیان هەبێ یا ئامادەژێکیان بۆ شەڕ و ڕووبەڕبوونەوە هەبێ دەدرێنە بەر دەستڕێژ و بەداخەوە هەر پێنجان شەهید دەبن. لەگەڵ ئەوانیش ساڵح ئەو ڕووداوانە هەمووی لە کاتێکدا ڕوودەدەن کە هێزەکانی سەر بڕژێمی ئێران بەهێرش بۆ سەر چەند گەنجێکی شاری مەهاباد کە جلوبەرگی خاکیان لەبەر بووە یەکێک لەو گەنجانیان کوشتووە و لە ئاکامدا دۆخی ناو شاری مەهاباد ئالۆز بووە و حیزب دموکراتیش داوای لە خەڵک کردووە کە وەکو خۆیان دەڵێن بە گشت هێزەکانی ڕژیم دابچنەوە. باشە ئارەش وەک دەزانی ماوەیەکی زۆر لە سۆشال میدیا و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکوانانی کورد گلەیان لە حزبەکانە کرد کە لە ئەو ماوەی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بۆ نایەنتوانیوە و دەرفەتە لە بەرژەوەندی خۆیانە بەکار بهێنن بۆ هێرشکردنە سەر هێزەکانی ئێران و لەو قسانە. ئایا ئەم پێکدادانە ئەوەمان بۆ باسەکە کە حزب بڕیارێکی لەو شێوەی داوە چالاکی دەست پێ بکات و چالاکی سەربازی دەست پێ بکاتەوە مە لە کاتێکە کە هەمیشە جەختیان لەوە کردوێتەوە کە ئەوان چەک هەڵ ناگرن بەڵکو خەباتی مەدەنیەکەن لە ئیستادا. بەفراوەر وەک باست کرد ماوەیەکی زۆر لە ڕۆژەڵات چاراکی پێشمەرگانەکەم بوو گلەی لەسەرەوە هاتبوو کە بۆچی ئەو هەلە نەگوازراوە یا خۆت بۆ ماوەیەکی زۆر ئەو چالاکی نەمابوو لە ڕاستیدا. ئێمە دەبینین کە بێشێوەیەکی بەرچاو ئەو ڕووداوانە کە گزارش لە بەرفراوانتربوونی چالاکی پێشمەرگانە دەکەن زیادیان کردووە. ئەمەش بەتایبەت دوای ئەوە دێت کە شەڕی نێوان ئێران و ئەمریکا ڕاوەستا. بەڵام ئەمە لە ڕاستیدا بێنمونە نییە. پێشتر دوای ڕێکەوتنە ناوەکیەکەیش کە لە نێوان ئەمریکا و ئێران هاتە ئاراوە حیزب دموکراتی کوردستان ئیران بۆ ئەوەی بتوانێت ئامانجەکانی خۆی بەرەو پێش ببات دەستی کرد بە جوڵەی سەربازی و قۆناغێکی بەناوی قۆناغی ڕاستان ڕاگەاند. بەڵام ئایا ئەمە دووپاتبوونەوەی ئەو مێژوێیە؟ لە پەیوەندی لەگەڵم باسە لەگەڵ کاک حەسەن شەرەفی باسمان کردووە با بزانین وەڵامی ئەو چی دەبێت. حزوری نظامی و حزوری پێشمەرگانە بۆ معنایەی کە لەو دیوی سنوورەکان ڕ بپارێتەوە بۆ نێو خۆی وڵاتەوە بەو شێوەیە نا بەڵام خەڵکەکە لە نێو خۆدا کە هەم خۆیان بە پێشمەرگە دەزانن هەم خۆیان بە ئەندام و لایەنگری حیزبەکان دەزانن لە شەرایطێکی زۆر زۆر دژواری ژیاندان لە شەرایطێکی زۆر
فشارێکی ئەمنیەتی و زەختی دەستگا ئەمنیەکان و دەستگا داپلۆسێنەرەکانی ڕژیمدان بۆیە عەکسولعەمەل لە خۆیان نیشان دەدەن و تەبیعەتەن ئەوەش دەبێت ئەوەش کە هێزەکان تقریبان هەمویان یا بڵێم حەدی ئەقەل بەفرا و گرینگە ئەوەشمان لەبیر نەچێتەوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەوڵی جددی لە ناو حیزبەکانی ڕۆژهەڵاتدا هەبوو بۆ ئەوەی کە هاوانگی زیاتر بێتە ئاراوە و هەروەها نزیک بوونەوە لە نێوان یە ناساز بوو تێگەڕێمەوە لایەوە بەێ هەفکاری ما ئارەش گەلک سپاس بوو بۆ زانیاریتە.